بەڵێ بەردەوامین لە ڕووماڵی تایبەت بە حوتەمین ساڵ یادی کۆچی دوایی سەرۆک مامجەلال لە دووهۆک بە سوپاسەوە بەڕێز قادر حەسەن عیدۆمان لەگەڵایە کە نووسەر و سیاسەتمەداری ئێزیدیە. کا قادر سڵاو لێبێ. ڕێزی سلااف بۆ تا کاک ئاکار و زۆر سپێدا باش بۆ هەموو بینەرە تەلەڤیزیۆنە کوردستان نیوز. بەڵێ کا قادر بالەوە دەست پێ بکەین پەیامی بەڕێستان لە حوتەمین ساڵ یادی کۆچی دوایی سەرۆک مامجەلال چییە؟ دەفتەمین ساڵ ڕۆژە کۆچە داویە ڕەوانشاد مامجەلال سرێ ڕێز و نەوازشێ بۆ گیانی ویە پاک و پیرۆز و گیانی شەهیدên شۆڕەشان و تەبایە شەهیدên شۆڕەش بزاف ئازادی خوازە کوردستانی دچەمینین و دوعاخوازین ژیازدانێ دلۆڤان گیانی وی پاک و پیرۆز بەهشتا خۆیان بەرین شاد بکەت و هەردەم گیانی وی شاد و ئاسوودە و ئارام بتن. ڕاستی ئەس vê ڕۆژێ ڕۆژەکە ڕەشپۆش ڕۆژەکە دڵتەزین زانم چونکو ملەتی کورد کاریزمایەک سیاسەتمەدارێکی بیرتیژ دەستدا نەک ملەتی کورد لە هەرێما کوردستانی بەلکول هەر چاپارچێت کوردستانی و هەمان دەمدا عێراقیژی سیاسەتمەدارێکی مەزنش دەستدا. بەڵێ بەڕێز کا قادر وەک ئاشکرایە سەرۆک مامجەلال داکۆشی و خەمخۆری هەموو پێکاتەکان بوو. پرسیارەکەم بە دیاری کراوی ئەوەیە ئێوەی کوردانی ئێزیدی بۆ چوونتان لەو بارەوە؟ هەر دەست پێکادا مەزرانە ئێکەتی نیشتیمانی کوردستان هەتا ئیرۆ ڕۆژ ئێزیدی دەمێ بەحسی ئێکەتی نیشتیمانی کوردستان بکەن یان هاوسۆزن گەل ئێکەتی نیشتیمانی کوردستان هۆکارە سەرەکی کاریزمایە سەرۆک مامجەلال بوو. چونکو سەرۆک مامجەلال ئێکشوان داکوکاریت و پارێزەرێت سەرسەختی هەموو پێکاتێت نەتەوەی و ئاینی بوو هەرێما کوردستانی تایبەتیژی ئاینی ئێزدیە و چەندین جارە ئەم هەم کادرێن ئێزدی هەم هەندە جارە نویسەرێن ئێزدی کەساتی ئێزدی مەسەرەدانە سەرۆک مامجەلال کردیا هەردەم دەمێ ئەم ڕابووینەش دیوانەوی جێهێ دڵخۆشی و شانازیامە بووە ئەو ئاخنێتوی بۆ مەدگوتن. سەرۆک مامجەلال نەک تەنها ئاخنێت خۆش بۆ ئێزدیات گوتن چونکو ئەم کورد بێژین سەد گوتن گۆری یەک کریارێ ببن. مامجەلال دەمێ تشتە گوتبا بۆ ئێزدیا هەم گوتن بوو هەم کریار بوو. و ئەگەر ئەم بین مێژووە ئێکەتی نیشتیمانی کوردستان بخوێنیش دەست پێکێدا کەسایەتیەت ئێزدیەت مەزند گەل ئێکەتی نیشتیمانی کوردستان بووە هەرجدا مەزرانە ئێکەتی و سەرۆک مامجەلال گرنگیەکە تایبەتدایە و ئێکەتیە دەست پێکێژیت شەهید دگەل ئێکەتی نیشتیمانی کوردستان پێشکەشی کردینەش بۆ دۆزا کوردی و تا ئیرۆژی پشتی ئێکەتی نیشتیمانی کوردستان بووە حکومڕان ڕاستی گەلک دەستکەوت بۆ ئێزدیا تۆمار کردینە و هەر دەستکەفتێکە ئێزدیال باشووری کوردستانی بدەست بە ئینابێت دەست پێکێ دەست پێشخەریە سەرۆک مامجەلال و ئێکەتی نیشتیمانی کوردستان بووە اینجا لایەنی دیەت سیاسی گرنگی پێدایە. بۆ نمونە بنگەهێ لالەشی ڕەوشەمبیری و کۆمەڵاتی و ئیرۆ ڕۆژ دەنگی خۆ گەلێکدایە هەم کوردستانی و هەمل جیهانی دەست پێکێ و دەست پێش خەرێ ڕازیبوون سەربەکردنە بنگەهێ لالش سەرۆک مامجەلال بووە ئینجالانی سیاسی ڕازیبوونا خۆ دیار کردیە. و ئەگەر ئەم بین بەرێ خوبدەینێ درێژە حکومڕانی هەرێما کوردستانی گەلێک دەستکەفتێدی ئێزدیا بدەست بە ئیناینە پڕێیا سەرۆک مامجەلال و ئێکەتی نیشتیمانی کوردستان جوانە ئێکەم پەرلەمانتاری کورد ئێکەم وەزیری کورد هەروەسا دانانە ڕێڤەبەریە ئەوقاف و کاروباری ئێزدیا دەست پێکرد حکوومەتە سلێمانی هەبووینە بەری حکوومەت بتە حکوومەتێکە ئێگرتی پڕاستی سەرۆک مامجەلال هەردەم جێ شانازی و جێ سەربلندیامە ئێزدیا بووە و ئەمت بێژین سەرۆک مامجەلال ڕاستە بۆ هەموو کووردا سەرۆکێکی کێرهاتی بوو بەڵام بۆمە ئێزدیا ڕاستی سەرۆکی تایبەت بوو و ئەم ئێزدی تووشی زیانەکە مەزم بینە بنەمانە کەساتیا سەرۆک مامجەلال. بەڵێ کەواتە کا قادر لە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی کاک باڤڵ بەردەوامە لە سیاسەتی سەرۆک مامجەلال سەبارەت بە پاراستنی سەرجەم پێکاتەکان چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق بە شێوەیەکی گشتی بۆ چوونە لەو بارەیەوە؟ بەێکە کارڕاستی نەک چونکو ئەم ئێکەتینە یان کادرێت ئێکەتینە ئەم پێگوتن و هەڵگوتنە یان ئەم پەسنێ سەرۆک مامجەلال و ڕۆڵی ویە کاریگەر بینین
بەڵام ئەڤە نە ئەم ئێزی دبێژین بەلکو هەموو پێکهاتێت کوردستانی دبێژن و سیاسەتمەداری دنیای دبێژن و هەموو خەلکزان و سەرۆک مام جەلال سەیوانە پاراست کۆمکردنە هەموو دەنگ و ڕەنگی جودا بوو و سەیوان و پارێزەرێ پێکاتا بوو و ئەم بەرێ خۆ دەینێ پشتی و سەرۆک بافل تەڵابانی سەرۆکاتیە ئێکەتی نیشتیمانی گرتیە دەست بڕاستی ئەم دبینین هەمان ئەو ڕەوت و ڕێبازە سەرۆک مامجار لە سەرچووە سەرۆک بافلجی سەروێ ڕەوت و ڕێبازی چدن و گرنگیەکە تایبەت دەدە ئێزدیە و هەردەم هەموو مەحفەلادا ئەگەر ئێزدیت ئامادە منت ئامادە منجی بەحسی ڕۆلی ئێزدیات کرد و بەحسی هەندێک کەتن و ئەو ستەما مێژوویە سەر خەڵکی ئێزدی ئەو ستەما مێژووی هێدی هەرێما کوردستانی لاواز ببت و بەرەبدەمانی بچتن و ئێزدی هەست هەندێک بکەن و ئەوژی هاوڵاتینەوەکو هەر هاوڵاتێکی دی و پێتویا ڕوومەت و کەرامەت سەرئاخە خۆ بژیتن و پێتویا ئازادانە هەموو ڕێو ڕسمێت خۆیت ئاینی جێبەجێ بکات. بەڵێ بەڕێز قادر حەسەن وەگاشکرا لە ئێستادا ناوچەکە گۆڕانکاری زۆر بەخۆی بینێت تەنانەت لەسەر ئاسی ناوخۆی عێراقیش پرسیارەکەمەوەی ئەگەر ئێستا سەرۆک مام جەلال بمابایە ئەو ڕۆژەی ئێستامانە بینی؟ ڕاستی ئەوە و کۆچا داویە سەرۆک مام جەلال کاریگەرێکە گەلک خراپ هەبوو سەر ڕەوشە سیاسی و ئەمنی و عێراقی بشێوەیەکی گشتی و لەسەر ڕەوشە هەرێما کوردستانی و یا ئێکەتی نیشتیمانی کوردستان تایبەتی سەرۆک مام جەلال بەغدا هەردەم چەترا کۆمکردنا دەنگ و ڕەنگی جیاواز بوو ژ کووردا ژ عەرەبە ژ سناو شیعە و هەموو لایەنێت سیاسی چی لایەنێت سیاسی بنیانجی لایەنێت ئاینی بەڕاستی سەیوانە کۆمکرا دەنگ و ڕەنگی جودا بوو و نەک ئەم دبێژین وەکو ئێکەتی بەڵام هەموو خەلکێ کورد و هەموو خەلکی عێراقی دبێژتن ئەگەر سەرۆک مام جەلال ژیانی دەما بە ئەف ڕەوشە نۆکەیە ئالۆز لە عێراقی ئەف ڕەوشە پەیدا نەبوو. یعنی هەر بۆ نمونە بەری دوو ڕۆژەکە پێکهاتنەکە عەشایریدا المالە کادرێکی مالە کاندیدێکی یەکەتی نیشتیمانی کوردستاندا پێکهاتنەکە عەشایری هەبوو هەندێک کەسایەتێت عەرەبژی تێدەبوون چاوا سەرۆک وێنێ سەرۆک مام جەلال مالاوی دیت ڕەنگێوی گەشت بوو گوتی بڕاستی مەخابن ئێکی وەکی سەرۆک مام جەلال vê ڕەوشێدا مە بجه بهێنێتن هەتا مام جەلال ژیانی دەبوو ڕەوشە عێراقی ڕەوشەکە گەلەکە تەنابوو ڕەوشە سیاسیە ئەمنیە ئابووری بڕاستی کاریگەرێکە گەلەکە مەزن سەر ڕەوشە عێراقی بوو ئەڤە کەسایەتێکی عەرەب نەک کەسایەتێکی ئاسی بەلکو شێخێکی عەرەبا بوو ئەڤە دام پێدانەکە ئەشوی کەسایەتی عەرەب و سەرۆک مام جەلال بۆ عێراقی هەمووی گەلێک بوو نەک تەنها بۆ ملەتی کورد. باشە بەڕێزکا قادر حەسەن جوڵە و هەوڵەکانی سەرۆک مام جەلال بۆ بەدێنانی ئاشتی دیموکراسی بە شێوەیەکی گشتی چۆن بوو ئەمەیە ڕای تۆ لەو بارەوە بزانم. کاک ئاکار هەر دامەزراندنا ئێکەتی نیشتیمانی کوردستان ساڵ 75 خۆبخۆ بەرێ بنیاتێ بوو یێدانانە دیموکراسیەتی العێراقی یان ئەم بێژین یەکەمین بشکۆژ یەکەمین شکۆفەیە دیموکراسیەتی بوو کوردستانی و عێراقی گەشت بووی ئەو بشۆفە و بۆ چۆنێ سەرۆک مام جەلال بۆ نمونە دانانا سەکۆی ئازاد سلێمانی و بێژین گەلی خەڵکی سلێمانی یان گەلی سیاسەتمەدارە گەلی ڕۆشنبیرە وەرنوی سەکۆی ئازاد بیر و بۆ چۆنێت خۆ دەرببرن و ڕەخنێ بگرن و ڕەخنێ نەترسن و بلا رەخنەش دەست پێ بکەن ئەڤە خۆبخۆ مەزنترین دانپێدانە ئەڤە مەزنترین دانپێدانە و مام جەلال کەسێکی دیموکرات خواز بووە مام جەلال هیچ وەختێکی هەوڵ نەدایە بیر و بۆ چۆنێت خۆب سەر خەلکێدا بسەپینێتن بەڵام هەردەم گۆگەلی هەواڵە ئەگەر وەدوێتن هون ڕەخنەیەکە ڕاست و درست هەر کەسێکی بگرن یان هەر لارێکی سیاسی بگرن نابێت و تەنها لایەنی ویە نێگەتیڤ بەس بکەیت بەلکو بێ لایەنیت نێگەتیڤ لایەنیت پۆزیتیڤ هەردووکا دیارکەی اینجا دێ بنە ئەگەرێک بنەمایەک بۆ پێشڤە چۆنە ویکاری دێبتە بنەمایەک بۆ هەندێ ئەم دەنگ و ڕەنگێت ئێک و دوو قبول بکەین و ئەم بیر و بۆ چۆن خۆ سەر ئێک و دوو نەسەپین و بیر و بۆ چۆنێت جودا دێ بنە ئەگەرێ پێشکەفتنە هەروارێکی و هەر وڵاتێکی و هەر پارتەکە سیاسی. بەڵێ بەڕێز قادر حەسەن عەلی سیستانی گەورە مەرجەعی شیعەکان پێشتر ڕایگەیان بوو کە سەرۆک مام جەلال سەمام ئەمانی عێراقە ئێستا ئێمە پێویستمان بۆ سەمام ئەمانە نییە؟ بجبەرک و عێراق
دوو نەتەوێت مەزنن کورد و عەرەب ژبەرک و عێراق دوو مەزهەب ڕێبازێت ئاینێت مەزنن سنە و شیعە ژبەرک و عێراق gelek pêkhatê ayînî û neteweyî tê de Iraqê pêwîstî bi kesayetiyekî wekî Serok Mam Celal hebû ku evan hemû deng û rengê cuda bin çetrekê de kom ketû û aram û azadane pêk vebijîn. Demê merceê şî'a lêvegerê şî'a Elî Sîstanî vê axivnê bêjit ew wê axivnê ji boşayiyekê nabêjitin. Ew wî berê xwe deta rêbaza Serok Mam Celal, berê xwe de jiyana Mam Celal, berê xwe deta rêbaza wî ya siyasî ya hinde sala ku berê xwe de ya kesayetiyeke viyaya Iraq şêweyekî aram bijîtin. Çünkü gelek carat gelek komûr û komûnêt xwe de Serok Mam Celal ezî amade digot be gelî hevala Iraqê yek rêwa heye tenha û tenha pêk ve jiyana. Eger لاینت سیاسیت عراقی پێک بە ژیانی قبول نەکەن و وە شراکەتە حەقیقیە ڕاستەقینە قبول نەکەن تەنها و تەنها عێراق دێ بەرەب ئاقارێکی خراپن دێ عێراق بەرەب تێکدان و ئالۆزیاچت و ئارامکردنا عێراقی و سەقامگیری عێراق دێ گەلب زەحمەت بێت ژبەر هەندێ تاکە ڕێک بەرامبەر عێراقیە بەرامبەر کورد و عەرەبە بەرامبەر سن و شیعە ئەوە و پێک بکەن و ئێکودو قبول بکەن و شریکیە ڕاستەقینە ئەدگەل ئێکودو بکەن و هەمان دەمدا ببنە پارێزەرێت پێکاتی دیژێت ئاینی و نەتەوەیی کووت نافواندا ئەوژی پرۆمەت و کەرامەت بژین دا هەندێ وەکی دبێژن لایەنێت سیاسی جیهانی نەتەوێت ئێگرتی زلهێزێ دنیادا بنە هاوکار و هاریکارێت عێراق بۆ هەندێ عێراق بەرەب سەقامگیری بچن. ڕاستی بیر و بۆ چۆنێت سیستانیش بۆ شایەتێکێ نەهات بوون و 100% بۆ چۆنێکە گەلەکە دروست بوو و ئەمەد بینین پشتی کۆچە داویە سەرۆک مام جەلال ڕەوشە عێراقی شێوێکی گشتی ئالۆز بووە. بەڵێ کا قادر باسی سونە و شیعەت کرد ئاشکرا لە دوای پرۆسەی ئازادی لە ساڵی 2023 بەتایبەت دوای 2005 و 2006 شەڕی تایەفی لە عێراق بوو بەڵام مام جەلال سەرۆک مام جەلال توانی لایەنەکانی شیعە و سونە کۆبکاتەوە و وا بکات کۆتایی بەو جەنگە بهێنرێت بۆ چوونتان لەو بارەیەوە. gelek rasta çünkü pişti prosa azadkirina Iraqê parlamentarêt me wezîrêt me ji Bexdayê hatin gotî gelek cara xelek sera nasnamê tête kuştin tête tîrorkirin bû nimûne kesek navê Emera yan Ebûbekre dikefte zalgeha şî'a de tête kuştin kesek navê Hesêna yan Hesena yan Eliye dikefte zalgeha Sunna de hate kuştin rastî ئەو بۆ چۆنە نیشانیت هەندێ بوون و عێراق بەرەب ئاقارێکی گەلک ئالۆز و خراپ کرد بچتن بەڵام دەمێ مام جەلال و هزار ڕەحمەتت خودێ لێبن بوویە سەرۆکی عێراقی گەلک جارە لایەنی شیعی mêvandkirin و لایەنی سنی هاژی نەبوو لایەنی سنی mêvandkirin هێواری هەردووجی لە کۆچکاوی ئامادەت بوون و جەنابێ مام جەلال گەلک جارە پشیف خواردنەکێ گەلک جارە پندکتەیەکێ ئەو گرژی و ئالوزیات بەراواندا نەتێلا و اینجا کەفنە دانوستانە و گفتوگووە و بدەهان کێشە و ئارێشت سنە و شیعە بڤی ئاوایی چارەسەرکردن و سەرۆک مام جەلال ئەو بوو هەموو سیاست مەدارێت عێراقی بیک و یەک سیاست مەداری عێراقێژێ دەربیرم ئەو بوو ڕێزەکە تایبەت لە مام جەلال گرت سەبارەت بیر و بۆ چۆنێتی و سەبارەت کەسایەتیاوی سەبارەت کاریزمایەوی سەبارەت بیرتیژیاوی هیچ سەرکردێکی عێراقی نەبوو ڕێزەکە تایبەت بۆ مام جەلال نەبە گەلە جارە مام جەلال ئاخنێت خۆشی ڕەنگە تا ڕادەیەکی چیە گەلێک لایەنێت سیاسی بێدەنگ بکەتن یان ئەو گرژی و ئالۆزیات ناوبەینە لایەنێت سیاسیدا ئارام بکەت و تایبەتیش ناوبەینە سونە و شیعەدا وەکی مەگوتی و پشتی پرۆسە عێراقی ئازادکردنە عێراقی ڕەوشە ئەمنی عێراقی بەرەب خراپ چۆ بەرەب هەندێک چۆک و تووشی شەڕێکی ئینافخۆی وێرانکەر ببن بەڵام دیتنامە حکمەتە مام جەلال و بیرتیژیا مام جەلال و سیاسەتە ویا حەکیمانە شیە تا ڕادەیەکی گەلێکی باش ئەوی ئاگری بەمرینت. بەڵێ کەواتە کا قادر لە ئێستاشدا لایەنە سیاسەکانی سونە و شیعە پێویستیان بە سیاسەتی حەشیمانی سەرۆک مام جەلال نییە؟ ئەس بێژم نۆکە هەر وەختێکی پتر
پێتوی پوێ سیاسەتە حەکیمانە یا سەرۆک مام جەلال هەیە نەمازە ئەمت بینین گرژی و ئالۆزیە کە مەزڵ دەبەری هەیە تەماشاکەن شەڕی حزب الله شەڕی حەماس ئەدگەل ئیسرائیلات گرژی و ئالۆزیات ناوبەینە ئیسرائیل و ئەیرانێدا ئەف لایەنێت سیاسی دەوروبەر وەزلهێزت دنیای ڕەنگە دێ بزاوێ بکەن ئەجندایەت خۆ بینێت عێراقێدا هەرچەندە نۆکەیت عێراقدا هینجی بەڵام ئەگەر سەرۆک مام جەلال گیانی دەما بە ئەگەر نهۆژی مفە سیاسەتە حەکیمانە سەرۆک مام جەلال بێتەوە گرتم دیتنا من عێراق دێژوان شەڕێت طایفی وجوێ ململانیا یا دەڤەری یا جیهانی دێگەلک دوور بتن بەڵام ئەگەر عێراق و عێراقی نەت شیار بن گەلک و ئەو سیاسەتە سەرۆک مام جەلال ساڵە 2003 و 4 و 5 و هەتا گیانی دەما بوو پەیرەو دەکرد ئەگەر وێ سیاسەتی پەیرەو نەکەن ئەجندایەت دەولەتێت هەرێمێ و دەولەتێت دنیایژی دێنێت عێراقێدا و عێراق دێ بەرەب شەرێکی وێرانکەر دەچتن و سەقامگیری عێراقیژی گەلک زەحمەتکە بتن دیتنا من نۆکەژی گەلک هینگی بتر 2003 بتر عێراق یە پێتوی سیاسەتە حەکیمانە سەرۆک مام جەلال هەیە داکو سنە و شیعە پێ بکەن داکو کورد و عەرەب پێ بکەن داکو کێشە و ئارەشت خۆی چارەسەر بکەن نەک ئەجندای دەولەتێت ئەقلیمی و زلهێزی دنیای بینن لەسەر ئاخا خۆ جێبەجێ بکەن. بەڵێ بەڕێز قادر حەسەن سەرۆک مام جەلال ڕۆڵێکی سەرەکیە بووە لە نووسینەوەی دەستوری نوێ کە ئامانجی پاراستنی یاخود زامنکردنی مافەکانی گەلی کورد و سەرجەم پێکاتەکانی ترە لە عێراقا سەرنجتان لەو بارەوە سەبارەت دەستوری عێراقی بەڵێ بڕاستی هەوڵ و هیممەتە سەرۆک مام جەلال پرانیا ماف و داخوازێت ملەتێک کورد هەموو پێکاتێت بە تێدەهاتینە دابینکردە ڕۆڵێ مام جەلال توی ئالیدا ڕۆڵێکی گەلێکی دیار و بەرچاو بووە حتا دانانە وێ لیجنێدا یاکو ئەو پرۆژە یاسایە بەرهەف کردی ڕۆلێوی دانانە وێ لیژنێدا گەلک هەبوو و ڕۆلێوی نویسی ناوی دەستوردە هەبوو پەسەندکرد ناوی دەستوریدا هەبوو و نۆکەژی گەلک لایەنێت عێراقی ئەڤێت شۆفینی بزاوێتکەن ئەو بەرگە و مادێ یاسایی دەستورە عێراقی بێنە سەرڕاستکردن ینی بێنە هەموارکردن بۆ هەندێ بۆ بەرژەوەندیە وانیا شوفینی نەک بۆ بەرژەوەندیە ملەتی کورد ڕاستی ئەگەر مام جەلال دوی دەمیدە گیانی دەنەبە و ڕۆڵێکی کاریگەر بەغدای نەبە مەحالە دەستور بووی ئەوەی هات بانەویسین کاک ئاکار من بێتن ئاخنەکێ بێژم نەک تەنها نەک ستایشە بۆ ڕەوانشاد مام جەلال بەڵام ئەڤە ڕاستیە سەرۆک مام جەلالە ساڵا بیستێدا دەمێ عێراق و دێهات با دامەزراندن هەنگی هەوپەیمانەت ویا کوردا بکەنە دەولەت بەڵام نوێنەری بریتانیات گوتی کوردا شێخێت هەین مەڵایەت هەین ئاغایەت هەین بەگێت هەین بەڵام سیاسەتمەدار نینن دیتنا من تاکە سیاسەتمەدارێ شیای ڕۆلێ خۆی کاریگەر عێراقی بگێرت پشتی پرۆسە ئازادکردنە عێراقی و شێوەیەکی سیاسی بیر بکات و شێوەیەکی بیرتیژانە بیر بکەن تەنها و تەنها سەرۆک مام جەلال بووە سیاست بتوندوی تیجێ نایەتەکردن سیاست هەست و سۆزە نایەتەکردن ملەتی کورد ملەتەکە 7-8 میلیۆن تەنها عێراقینە هەنجی هەست و سۆزە ئێکەتی بزاوێ بکات هەست و سۆزە خەڵکی بلڤینێتن چون بەغدای نایەتەکردن بەڵام مام جەلال زانی و سیاست واقعە سیاست کەتوارە ژیوارە سەرۆک مام جەلال بەغدای ڕۆلی خۆدیت داکو ماف و داخوازیت ملەتی کورد عێراقیدا جێبەجێ بکەتن وبديتنا من تاكا سياسة مدار شيء فيرولي كاريجر بجرتن تنها وتنها سرق مام جلال بوا. بله برئيس قادر حسن عيدون وسرو سياسة مداري ازيدي سباس